بەناوی خۆی بەرزوو بێهاتە سڵاوتان لەبێت بینەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵ و بەختەوەرمان ڕۆژ لەگەڵ هاوکارم جەلال لا پرۆگرامی چوی پەیامی ڕۆژ با کۆمەڵەیەک تەور و بڕگە بابەتی نوێ هاتوونەتەوە خزمەتتان بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە بابەتەکانی ئەم ڕۆژمان جێگای سود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت. بەناوی خوای پەروەردگار هازدان و خۆشەویستان سڵاوتان لەبێت هیوادانی ساوی سەلامەت و تەندروست بن ئەم ڕۆژتان پڕ بێ لە خێر و بەرەکەت دوور بن لە هەر دەرد و بەڵاو موسیبەتێک. بابەتی یەکەمی ئەم ڕۆمان قسەکردنە لەسەرەوەی چۆن منداڵەکانمان لەم پەتایی کە ئێستا بەربڵاوە بە تایبەتی ئەگەر سەردانی نەخۆشخانەکان بکەی و کات دەزانین چه منداڵێک ئێستا تووشی پەتای وەرزی بوون چۆن منداڵەکانمان لەم پەتا وەرزیە بپارێزین کە میوانێکمان دەبێت پزیشکێکی پسپۆڕ لەسەر ئەم بابەتە قسە و گفتوگۆ دەکەین. وەروە تەوەری دووەمان قسەیە لەسەر بەدەستێنانی بڕوانامەی دکتۆرا لە بابەتی ژینگەیی کە بەڕێزێک میوانمانە پێشتر وەزیری ژینگە بووە لە کابینەکانی ڕابردووی حکوومەتی هەرێمی کوردستاندا بەڵام لە ئێستادا بڕوانامەی دکتۆرای لە بابەتی ژینگە بەدەستێناوە قسە لەسەر چۆنێتی بەدەستێنانی بڕوانامە وەروەها بابەتە ژینگەیەکە دەکەین کە ئەوەی گرنگە ئەم وەزیرە پێشتر خۆی یەکەم کەس بوو کە توانی وەزارەتی ژینگە لە هەرێمی کوردستان وەرناو حکوومەتی کوردیدا پێک بێنێ وەزارەتەکە بخاتە سەر سکۆەوەی کە ئێستا هەمانە بەناوی دەستەی ژینگەوە پێشتر وەزارەت بۆ میوانداریمان کردووە لێرە قسە لەسەر بڕوانامەکەی دەکەین. بەڵە بەڕێزان لەگەڵم دوو تەوەرە سەرکێشدا کۆمەڵەیەک بڕگە و بابەتی دیکەمان دەبێت وە کەمیشەش سەرەتا دەچینە لای بڕگەی کەش و هەوا فەرمونون با پێکەوە بینەربین. دەچینە پێش بچین لای بابەتەکەمان خواردنەوەی قاوە ئێستا بووەتە بابەتێکی باو جارانەگەر تەنها لە کافەکانە بووە ئێستا لە زۆربەی ماڵەکان جۆرەکانی قاوە زۆرجار قسە و گفتوگۆ لەسەر دەکرێت لەسەرەوەی کە چۆن دروست بکریا بگیرێتەوە چۆن لە کام جۆریان بخورێ باشترە. ئێستا چەندین جۆر قاوەمان هەیە بۆی ڤیتیەکمان هەیە لەسەر جۆرەکانی قاوەوە دروستکردنەکەی پێکەوە بینێری دەبین و دەگەڕێنەوە لاچان. من ناوم ئەحمەد جافە و لە هەموو بوارەکانی ژیانە تەجروبەم وەرگرتو و حەز و خولیای ئەوەم هەبووە کە یعنی تاقیام کەمەوە و لەو حەز و خۆلیانەیە کە من تاقیم کردوونەتەوە لە ئەوەڵێەوە کە دام نابێ قاوەیە و وەکو پیشەیشی ڕۆژانم کە من ئێمە سەر کارەکەم و هێمە ناوبازار قاوە ئەخۆم باشە لەبەر ئەوەی من زیاتر حەزی قاوەم هەبووە
و وەکو پیشەیەکی ڕۆژانەم دامناوە قاوە لە سەرەتای دروستبوونیەوە لە وڵاتە بیانەکانە کەسە زۆر تایبەتەکان بۆ کەسە زۆر تایبەتەکان دروست کراوە و ئەتوانین بڵین قاوە بۆ ڕێز بەکارێت بۆ ئەو کاتانی کە ئەتوێ یعنی ئیسراحەتت هەبێت باشە و لە شوێنێکی هادێ ئادانیشی و ئەگەر دیقەتیش بێ ئەو شوێنانی کە قاوەی تیا ئەخورێتەوە شوێنێکی هادیئە و بۆ کار و پیشەی ڕۆژانە ئەتوانی لەوێ دانیشیت و قاوەیەکت پێشکەش ئەکەن و تۆ ئەی خۆیتەوە هەم حەزی قاوەکە و مسۆگەر ئەەکەی هەم ڕۆژەکەشێ بەباشی بەڕێ ئەەکەیت. وڵی بەنسبت قاوە خواردنەوە شتێکی باشە لەبەرەوەی هەم بۆ سیحەتی مرۆڤ باشە هەم مهدەیە با بڵێن تا ڕادێک ئارامکەرەوەیە ئارامە دەکاتەوە لە هەموو کێشە و گیر و گرفتانی کە ڕۆژانە پێ تێپەڕی پاشان ئێمە ژۆکو مامەستا ڕۆژانە کە لە دەوامەوەینە بازار لە دەوامەوە سەردانی بازارڕەکەین لە ناو خوێندنگە و قوتابخانە و ئەوانە هیلاچیەک و ماندووبوونێ بە لەشمانەوە دیارە بێ بەڵام بە قاوە خواردنەوەیەک سێرەکەی تۆزێک هادە ئەبیتەوە دەرەچێ ئەو ماندووبوون و ئەو هاش و ڕوو ئەوانەی کە هەیە تا ڕادێکی زۆر هادە ئەبێتەوە. لە کوردستانە زۆرترین یعنی لە کۆنەوە زۆرترین قاوەخانە هەبووە باشە ئێمە باو باپیرانمان بۆیان باس کردوین کە قاوە شتێکی باو بووە و دوای ئەوە چا هاتۆتە بری قاوە و لە قاوەخانەکان و هەنێ قاوەخانەکانە توانراوە چا بخورێتەوە و خەڵک ئیهتیمام زیاتر بە چابات باشە یعنی قاوە کەمێک کسر بۆتەوە بازاڕی بەڵام لەم دوایانەیە بازاریشی زۆر باشی بۆ خۆی پیا کردوتەوە ئەتوانم بڵێم شاری سلێمانی یەکێکە لەو شارانی کە بە قاوەی قەزوان بە ناوبانگە ئەگەر دیبێتە لە هەنێ شوێنان نووسراوە قاوەی قەزوانی شاری سلێمانی بەڵێ کوردیە خۆمانەیە و لە دێر زەمانە ئەو قاوەیان بەکارێناوە و ئێسش کە شتەکە تازە بۆتەوە بۆ بە دیاردەیەکی ڕۆژانەی خەڵک ئێستا من وەکو خۆم هەموو بەیانیە کە لە ماڵەوە ئێمە دەرەوە قاوەیەک ئەەکەم بە یعنی لیستی ڕۆژەکەی خۆم قاوەیەک لە پێش هەمووی ئەخۆمەوە چەندێک چاخواردنەوە سوودی هەبێت قاوە خواردنیش بە هەمان شێوە سوودی ئەبێت قاوەخانە بۆ ئەو کاتانە ئەبێت کە فەیسێکی بێتاقەت دەبێت مەسەلەن قاوەی ئەسپرێسۆی ئیتاڵیمان هەیە قاوەی تورکی هەیە قاوەی عەرەبی هەیە ئەوانە زۆر بۆ ئەو کاتانە باشن کە هیلاکشێک بە دەموچاوتەوە دیارە ئەتوانی بیخۆیتەوە و مێشکتی پێ ئارام بکەیتەوە. بەنسبەت قاوە لە کوردستان وەختی خۆی ئەتوانم بڵم خەڵکێکی زۆر نەیە خوارد ئەو خەڵکانی کەیان خوارد چەند خەڵکێک بوون کە یانزانی قاوە چییە بۆچی بەکارێت چۆن مهدەیە بەڵام ئێستا با بڵێن ڕۆشنبیری خۆراک چۆرتە هەموو ماڵەکانەوە بەهۆی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ئینتەرنێت و فەیسبوک و ئەو شتانەوە سوودەکانی بۆ خەڵک ئێستا با بڵین ئەتوانین بڵین گەرم و گۆڕەیەک لە بازاری قاوەیە دروست بووە لە هەموو شوێنێک کافتریا کراوەتەوە لە هەموو شوێنە قاوە هەیە و سەر ڕایەوەش ئەو گرانی ئەو نرخەی وەکو جاران نییە با بڵین جاران کە خەڵک توانای کەڕێنی قاوەی نەبوو بەڵام ئێستا هەموو کەسێ توانای کەڕێنی هەیە بە بۆنەوەی کە بۆیە کەڕێ لە ماڵیشەوە هەیەی ئێستا من کاسمەوە ماڵیشەوە لە ماڵیشەوە شەوانە جاری وایە قاوەیەکە خۆم هەرچە ناڵێن بۆ خەو باش نییە مێشک سافەکە لەوانێ بڵە خەو خۆشتر دەبێ من نەبیستەوە کە شتێکی وابێ ئەگەر چێشتێکی تایبەتی نەبێت خەڵکی ئاسان خەوی لەکە پێم وانە کاریگەری لەسەر خەوە بێ پێم وا بێ کە تا ڕادێکی و ئارام دەکاتەوە کە خەو خۆشتریشە بێت. ئەتوانین بڵێن ئەو وڵاتانی بە قاوەی خۆیان بە ناوبانگن ئێستا ئسپرێسۆ ئیتالیا تورکی هەیە عەرەبی هەیە چێژ و تامیشی تایبەتی خۆیان هەیە و لە دێر زەمانیشەوە شاری سلێمانی و کوردستان بە تایبەت قاوەی قەزوانیا هەبووە و تایبەتترین قاوە بووە کە کەسە بە ناوبانگەکان لێرە بەکاریانێنا و ئێستاش باوە و تەسەوڕەکەم خەڵکی شاری سلێمانی زۆر تالبی قاوەی قەزوان بن چونکە قاوەیەکی دەرەجەیەکە و زۆر بەڵێ لەم شارەیە بەدەم هاتووە و دوای دروستبوونی سلێمانی بووە.
زان دەچینە سەرەوەی کە چۆن منداڵەکانمان لە پەتای وەرزی بپارێزین. میوانێکی تایبەتمان هەیە، پزیشکێکی پسپۆر لەوەی کە هەم خۆی لە نەخۆشخانەی مناڵانی سلێمانیە و هەم پزیشکی پسپۆری بابەتەکەیویش بەڕێز دکتۆر بژدەر عەبدوڵڵا. میوانمان دەبێ قسە لەسەرەوە دەکەین بزانین بارودۆخی ناو نەخۆشخانەی مناڵان ئێستا چۆنە، واروەها هۆکاری بەربڵاوی ئەم پەتایە ئێستا چیە چارەسەرەکانی. دکتۆر گیان زۆر سپاس بۆ دەرفەتە، سپاس دەکەین کە کاتی خۆت بێمە بەخشیەوە. دەمەوێت بزانم سەرەتا ئێستا بارودۆخی پەتاکە لە ڕووی بەربڵاویەوە چۆنە، ڕێژەی توشبووان هیچ ئامارێک هەیە لەوەی کە چۆن مناڵمان ئێستا یا ئەم ماوەیە تووشی ئەم پەتایە بوون؟ بەڵێ خۆی هەموو ساڵێ لەگەڵ گۆڕانی ئاو هەوا و یاخود وەرزەکانە پەتاکانیشە گۆڕێن. پەتاکان سەرەتای پاییز پەتایە بوو، زۆرتر لە مناڵی گەورتر لەسەر یەک ساڵەوە بوو. هەندێک جار بڵین بەشێک لەوانە کۆڕۆنا بوون، بەشێکیشان هەوکردنی ڤایرۆس بوون، بەشێکیشان بەکتریا بوون. حاڵەتەکان ڕاستە حاڵەتی توندی زۆرتیا بوو، بەڵام لە دوای ڕۆژێ بۆ 2 ڕۆژ چارەسەرکردن بەرەو باشیە ڕۆشتن و ئیتر ئەنێرانە ماڵەوە. بەڵام ئەم پەتای ئەم یاخود ئەم وەرزە یاخود ئەمە ئێستا کە هەیە چەند تقریباً 2 هەفتەیەگە بەدەستی پێ کردووە. پەتایەکەوەیە لە مناڵانی بەزۆری لە بچوو کارڕۆیە لە خوار 1 ساڵ و زۆرێک لە مناڵانی ئەوەی خوارێک مانگیشن، بەشێکی زۆریان توش بوون. ئەویشەوەیە کە چەند حاڵەتێکمان هەیە، ئەویش تەبان حاڵەتێک هەیە کە پێوترێ برۆنکیولایتس کە ڤایرۆسەکە لە مناڵانە سەرەتا بە کۆکە و هەڵامەتە وەک پەتایەکی هەڵامەتە دەست پێکا، بەڵام لە دوای چەند ڕۆژێکە بێت بە کۆکەی وشک و خیزەی سنگ و هەناسەتونی. ئەمانە هەندێک جار لە مناڵەکان لیان تون دەکا وایلەکە ئەم پەتایە بۆ 2 هەفتە بۆ 3 هەفتە ئەمێنێتەوە. بەشێکیان پێویستیان بەداخڵبوونە بێ بە تایبەتی ئەو مناڵانەی کە هەناسیان زۆزۆتونە بێ، شیریان باش بۆ ناخورێت و یاخود تایان لەگەڵا بێت، لێوشیبوونەوەیان لەگەڵا بێ، ئەوانە پێویستیان بە داخڵبوونە بێ لە نەخۆشخانە. بەڵام بەشێکی زۆریان لەوانەیە حاڵەتەکەیان سوکتر بێت و هەر لە ماڵەوە بە پێدانی شلەمەنی یاخود بڵین شیرێکی زۆر وە شلەمەنی بەتایەتی و مناڵانی لەسەروی 6 مانگن کە خواردنیان دەست پێ کردووە کە چارەسەر وەربگرن. بەڵام ئەگەر هەستیان کرد حاڵەتەکەیان خراپتر بوو، باشترە لە نەخۆشخانە بخوێنن. بەشێکی تر لە حاڵەتەکان هەر لە مناڵی بچووکە ئەویشەوەیە هەوکردنی بەکتریایە، ئەمانە تایەکی زۆ توندیان لەگەڵا بێت، خیزیان لەگەڵا بێت، هەناسیان باش نابێت، ناڕەحەتە بن، بۆیە داخڵەکردن لە نەخۆشخانە وە پێویستیان بەمانەوە بێت. حاڵەتەکان هەندێک جار لەو مناڵە بچووکانە تون دەبێت، بە تایبەتی لە مناڵی خوار 6 مانگەوە پێویستەکە کاتێکی زۆرتر لە نەخۆشخانە بمێننەوە. بەشێکی تر هەر ئیلتیهابی ڤایرۆسیە بەدەر لە برۆنکیولایتس، هەر ڤایرۆسی لە پێویستەکە ئەمانە حاڵەتەکانیان سوکترە. تەبان تەنها بەشی کەمیان پێویست بەداخڵبوون لە نەخۆشخانەکە. بەشێکیش تەبان لە حاڵەتەکانی تر لە مناڵە گەورەکانان ڕوایە، بەشی زۆریان حاڵەتیان سوکترە. ڕاستە حاڵەتی توندشیتیایە، بەڵام ئەوانە دوای داخڵبوون دوای 1-2 ڕۆژ حاڵەتیان باشە بێەوە نێرێنە ماڵەوە. سەبارەت بە بارودۆخی ناو نەخۆشخانە لە ئێستا نەخۆشخانەیەکی زۆر لە ناو نەخۆشخانە داخڵە بێت و بە تایبەتی ئەمانە لەبەری پێویستیان بەمانەوەی زۆرتر بێ لە نەخۆشخانە، بۆیە لۆدێکی زۆر لەسەر نەخۆشخانە دروست بووە. هەرچەند تا ئێستا ئەوە نییە کە بڵین لە توانەمانە نەماوە، بەڵام بەڕاستی هەندێک جار ئەچێتەوەی کە پڕ بێت و یاخود بە تایبەتی ئەو مناڵانی پێویستیان بۆ ئۆکسیجینە بێ. ڕاستە ئێمە نقطەیەکی زۆر ئۆکسیجینمان هەیە لە نەخۆشخانە، نزیکی 90 نقطە بێ، ئەتوانین واتە لە یەک کاتە ئۆکسیجین بین بە 90 نەخۆش هەر لە ناو نەخۆشخانەکەی خۆمانە. بەڵام هەندێک جار حاڵەتەکان زۆ زیادە بن، یعنی تەنها دوای لێ هاتووە ئێمە دوێنێ بە جۆرێ پڕ ببوو بەتڵ، ینی ئۆکسیجینی بەتڵمان بردووە بۆ نەخۆشەکان، چووکە لە ناو نەخۆشخانەکەی ئێمە ڕاستە سێنترەڵە مەسەلەی ئۆکسیجین، بەڵام ئێمە بتڵشمان هەیە تەبان بۆ حاڵەتی ئیمەرجنسی بە تایبەتی لە هەندێک حاڵەتەکە من ژمارەی مناڵەکان زۆ زیادەکە لە ئەو ژمارە زیاترە بێ، بۆیە هەندێک جار ڕوئەیات کە حاڵەتەکان زۆ زیاتر بێتەوە پێویست بەوە کە بتڵی ئۆکسیجینش بەکاربێنین. زۆر باشەکە دکتۆر، ئایا بەپێی تەمەن خەتوڕەی ئەم پەتایە دەگۆڕێت؟ بۆ نمونە پێم وابێت لە تەمەنی تازە لەدایک بۆ تا 4 مانگ ئەم پەتایە زۆر بە قورسی و بە هەناسەتونی دەیگرێت، کەواتە ئایا بەپێی تەمەن خەتوڕەی جیاواز دەبێت؟ بەدڵنیایەوە ئێمە ئەڵێن ئەو مناڵانی لە خوار 1 ساڵن تاوان مەترسیان زیاترە و تایبەتی گە تەمەنەکە بچووکیتەوە لە خوار 6 مانگ مەترسیان زۆرترە بێ و تایبەتی خوار 3 مانگ کە هەیان بوو بەشی زۆریان پێویست بەداخڵبوون نەکات و پێویستیان بەمانەوە کات. بەدڵنیایەوە تا مناڵەکە بچووکتر بێت مەترسی زیاترە و پێویستی زیاتر بێ بەداخڵکردن لە نەخۆشخانە. زۆر باشە کاک دکتۆر، ئێستا هەندێک جارم پەتایە درێژای کێشە لە کاتە وەرزیەکانە کە گۆڕێ، بە تایبەتی وەکەوەی کە باز دەکرێت لە مناڵان جاری وا هەیە فترەکە زۆر پێوەی دەمێنێتەوە. ئەگەر لە ڕۆزانستیەکەەوە پێمان بڵێ فترەی مانەوەی ئەم پەتایە بە مناڵەوە بە چارەسەر یاخود بێ چارەسەر چۆنە
و بە تایبەتی ڕێنمایەکانتان بۆ دایک و باوکان لە مۆرزەیە بۆی کە مناڵەکانیان لەم پەتایە بپارێزن. خۆی ئەمیش وتم لە ئێستا سێ حاڵەتەیە ئەوەی کە مناڵان تووشەکە یەکێکیان برۆنکیولایتسە کە هەر ڤایرۆسە سوورەکەی وایە 4-5 ڕۆژێ یاخود 3-4 ڕۆژێ وەک پەتای هەڵامەتێ لوتیان تەڕە بێ کۆکیان لەگەڵا بێ نەرمەتایەکیان لەگەڵا بێ لە دوایەوە ئەم حاڵەتانیان نابێ و وشکە کۆکە دەست پێکا و خیزەی سنگ و هەناسەتونێکی زۆر کامە بۆ 2 هەفتە بۆ 3 هەفتە ئەمێنێتەوە ئەمانە خۆی سووری ڤایرۆسیە یعنی خۆی ئەبێ ڤایرۆسەکە تەواو بێ هەندێک حاڵەتەیە ڕاستە سوورەکە ڤایرۆسیە بەڵام لە کاتێکا کە سیستەمی بەرگری ئەو مناڵەدا ئابەزی لانجاین ڤایرۆسەکەەوە بەکتریاکان فرسەتی هەن و پەلاماریان لەوانەیە تووشی ئیلتیهابی بەکتریاشکە ئێمە چەندین حاڵەتی وەمان هەبووە سەرەتا پێمان وتۆ کە ئەمە حاڵەتی باشە و وەزی باشە و ڤایرۆسە و خۆی چاکە بێ بەڵام دوای چەند ڕۆژێک کە هاتۆتەوە سیرەکەن بلی بۆ بە بەکتریا بۆ لەبەری بەکتریاکە فرسەتی هێناوە پەلاماریەوە حاڵەتەکەی تون کردو و پیسی بە دژە بەکتریاش کردووە ئەمانە ئەگەر خۆیان هەناسیان تون نەبێ بە تایبەتی مەسەلەی برۆنکیولایتس هەناسیان تون نەبێ لێوشین بوونەوەیان نەبێ شیر خواردنیان باش بێ شانەوەی لەگەڵانە بێ هۆشی باش بێ ئەکرێ هەر لە ماڵەوە چارەسەر وەربگرن هەندێک جار ئێمە لە دەرەوە هەندێک دەرمانیان پیادەی وەک شێوەی شڕۆبۆک و تەوەسوع بۆ سنگیان و بۆەوەی کۆکیان کەم بێتەوە ئەمانە ئەکرێ لە ماڵەوە گەر حاڵەتەکە یعنی سووک بوو لە ماڵەوە چارەسەر وەربگرن تا و کاتی سۆری ڤایرۆسەکە تەواو بێ ئەگەر حاڵەتەکەی قورس بوو وەگەوەی کە پێشتر باسم کرد کە ئەمانەی لەگەڵا بوو باشترە لە نەخۆشخانە داخل بێتە ئەوەی حاڵەتە قورسەکەی تیا پەڕێنێ و دوای ئەنێرێتە ماڵەوە بە دەرمان بەتایەتی و دەرمانانە بۆیە کە هەناسەدانی ئاسان کاتەوە کۆکەی کەم کاتەوە زۆر باشە هەیە بەڵێ بەکتریاڵی پێ ئەوترێ بەڵێ بەڵێ فەرموو عەفو التیابی بەکتریا پێوترێ طبعا عادەتەن ئەمان التیابی بەکتریا ئەمیش جاری وایە حاڵەتەکەی سووکە ئەکرێ هەر بە پێدانی شڕوب لە ماڵەوە چارەسەر وەربگرێ بۆی کە شلەمەنی زۆری پێ بدرێت گرنگترین شت شلەمەنی و شیرە بۆی مناڵ وشک نەبێتەوە چونکە مناڵ لەو کاتانەیە هەناسەی تو نەبێت لەگەڵ هەموو هەناسادانە بەشێک لە ئاوەکەی بڵین ئاوی جستەی کەمەکە و مەترسی وشک بوونەوەی هەیە بۆیە زۆر گرنگە لەو کاتانەیە کە شلەمەنیەکی باشیرێکی باشی پێ بدرێ و تاشی دابەزێنرێ ئەگەر ئیلتیاباتەکەی قورستر بوو بۆ نمونە شینبوونەوەی لەگەڵا بوو هەروەگە حاڵەتانی پێشوو هەناسەی زۆر تون بوو سەریع بوو شینبوونەوەی لەگەڵا بوو شیری بۆ نەخورا خواردنی بۆ نەخورا شانەوەی لەگەڵا بوو باشترە ئەمانە لە ڕێگەی نەخۆشخانە وە چارەسەر وەربگرن و درزی و شتیان پێ ئەدرێت یعنی ئێمە حاڵەتانی حاڵەتی ڤایرۆسیش بە هەماشیەوە بەڵام ئەوەیە کە خەڵک ئەبێ وریا بێت بە هیچ شێوەیەک دەرمانی دژە بەکتریا بۆ چارەسەرکردنی حاڵەتی ڤایرۆسی بەکار نایە جگە لە زیان هیچ سوودێک بە مناڵێ ناگەێنێت زۆر باشە کاکتۆر زۆر جار دایکێک دەبینین کە دەڵێت منداڵەکەم بردۆ بۆ لای چەندین پزیشک وە چەندین شروعی بۆ وەرگرتووە ینی علاجی بۆ وەرگرتووە دەیداتێ بەڵام ئەم مناڵە هەر باش نابێ ئەبینی کە ماوەیەکی تون بەم پەتایەوە دەناڵێنێت ئەم کۆکەی هەر ئەمێنێت هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێتەوە سەرباری ئەو هەموو دەرمان و عیلاجێک کە وەریگرتووە ئەمە دوو هۆکارە یەکەمیان ماشەڵڵا و سوبحان الله لە کووردا ئارامگرتن نیە بە هیچ شێوەیەک کاتێک ئێمەمە چەند جارە باسمان کرد کە هەندێک جار حاڵەتی ڤایرۆسیە 2 هەفتە بۆ 3 هەفتە خەیانەیە و بە تایبەتی هەندێک منداڵ هەیە کە خۆیان سنگیان هەستیارە کاتێکی زۆرتریان دەوێت تا چاکە بێ ئێمە کاتێک کە بە نەخۆشەکەمە بۆی ڕوونەکەینەوە پێ ئەڵێین سوبحان الله تحمل ئارامگرتنی نییە یعنی لەسەر ڤایرۆسەکە ناوەسێ یاخو لەسەر مناڵەکە ناوەسێت تا ئەم سووری ڤایرۆسە تەواو کات و تا بەرەو باشی بڕوە بۆیە واکات چەندین جار سەردانی پزیشکە کات و تەنانە دوای لێ باوەڕی بە پزیشک نامێنێ ئەڵێ ئەمانە پزیشک پێیان چارەسەر نەکرا بێئاگایە لەوەی یاخود زانیاری نییە سەبارەت بەوەی کە ئەم ڤایرۆسانە ئەبێ سووری خۆی تەواوکە تا ئەوەی کاریگەریەکەی لەسەر نامێنێ و بە تایبەتی ئەو مناڵانی کە سنگیان هەستیارە و یاخود ئەو حاڵەتانی کە یەکێک بۆ حاڵەتی برۆنکیولایتس کە خۆمان وتمان 2 هەفتە بۆ 3 هەفتەی پێچێ یعنی وتمان تا ئەم حاڵەتانە تەواو بێت کاتی وێت تا چاکە بێت بەڵام لەبەرەوەی بەداخەوە ئەڵێم هۆشیاری تەندروستی لای ئێمە زۆر کەمەوە لە بەداخەوە هەندێک جاریش لەوانەیە بەسێک لە پزیشکان کە ئەمە ئەگەر ژمارەشیان کەم بێ بەڵام بەشێک لەوانەیە تیابێ یاخود کارمەند تەندروستی خەڵک بابەتەکە زۆر جوان ڕوون ناکەنەوە بۆ هاوڵاتیان و تیان ناگێنن و کات لە ڕووی دەرونیەوە ئەم دایک و باوکە هەست بە نائارامی بکەن و بەردەوام لە قەلەقیا بن کە باشە بۆ مناڵەکەی ئەوان باش نابێت یعنی خێرە 2 هەفتە بۆ 3 هەفتەی پێچێ بێ ئاگانەوەی کە ئەمە خۆی سووری ڤایرۆسەکەوایە بۆیە بەڕاستی گرنگترین شت دایکان و باوکان ئارامگرتنە و پابندی ئەوەیە پابندی ڕێنمایەکان یا گوێڕایاڵی ڕێنمایەکانی پزیشک بن بۆی کە تا سوورەکەی خۆی تەواوکە یعنی گرنگە ئەم سوورەی تەواوکە بەشێکیشی هەیە بەڕاستی چارەسەری هەڵەی پێ ئەدرێت یعنی زۆر جار مناڵ هەیە ئیلتیابی هەوکردنێکی ڤایرۆسیە کاتێوێ سیرەکەی دژە بەکتریای پێدرێ هەندێک جار خۆی ئیلتیابی بەکتریایە سیرەکەی دژە بەکتریای پێ نادرێت چارەسەری پێی زۆر ناگرێت بۆیە ئەمەش واکات اینجا چارەسەری زۆر بۆ دەرمانی زۆر
مانای ئەوە نییە کە چارەسەرێکی زۆر باشە بۆ ئەم مناڵە یاخود مانای ئەوە نییە کە پزیشکێک چارەسەرێکی زۆری نووسی یاخود نەخۆشیەکەی زۆر قورس کرد لەو کەسە و یاخود زۆر بە شتێکی گرنگ و مهمی زانی کە ئەم نەخۆشیە بەو شێوازەیە ئیتر ئەمە پزیشکێکی باش بێت یا خوشتێکی باش بێت گرنگە نەخۆش ڕێک سروشتی نەخۆشیەکەی پێ بڵێ بۆی ئەم نەخۆشە تێ بگەێنرێت کە سوڕی ئەم ڤایرۆسە ئەوەی پێچێ و ئەو مناڵانن کە سنگیان هەستیارە تەحمل بکەن تیان بگەێنرێت کە مناڵێکی یاسایی ئەگەر بۆ 3-4 ڕۆژ چاک بێ ئەم مناڵی ئەو 2 هەفتە بۆ 3 هەفتەی پێچێ بۆی ئەم شانە سروشتین کە ڕۆیە بەڵام گەرەنگترینشتەوەی کە ئێمە بەڕاستی هەمومان هەوڵ بین چ پزیشکانە چ کارمەندانی تەندروستیە چ ڕاگەیاندنەکانە چ حکوومەت کار لەسەر هۆشیارکردنەوەی خەڵک لەبارەی تەندروستیەوە بین بۆی بەڕاستی ئەم دەرمانە زۆرە بەکار نەهێنرێت و خەڵکی ئێمەش لە قەلەقیان نەژی زۆربەی خەڵکی ئێمە خەڵکمان لە دەروی وڵاتەیە ئەکرێ ئەگەر پاوەڕیشان بە پزیشکی ئێرەنیا ئەکرێ پرسیارکەن لەو کەس و کار و خزمانیان کە لە دەروی وڵاتن ئایا بەڕاستی ئەم دەرمانە زۆرە لێ بەکارێت یخۆ بەدڵنیا و نەخۆشی شەمانە و نەخۆشیانە لە وڵاتانەش هەیە بەڵام ئایا بەو شێوازە زۆرە دەرمان و فەحس بەکارێنرێ لە وڵاتانە یان نات زۆر باشە بەڵام کاگوتۆر لە هەمان کاتا بینین کە مناڵێکیش لە چەند جار زیاتر دووبارە ئەم پەتایە دەگرێتەوە هۆکاری ئەمە بۆچی ینی دەبینین کە چەند جارێک چارەسەر وەرەگرێت و باشە بێ بەڵام دووبارە ئەم پەتایە سەر هەڵدەداتەوە لە مناڵات چەند مناڵێکمان بینیوە کە دایکێکی ئاماژەی بەوە کردو کە ئەمە چەند جارێکە دووبارە ئەم پەتایی گرتوێتەوە هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێتەوە ئەمەش دووشت هەیە ئێمە هەمومان یعنی ناتوانین ڕێگیری بکەین بەڕاستی لەوەی کە تووشی ئیلتیابی ڤایرۆسی نەبین یاخۆ بەکتریا بەڵام هەموو جارێکە تووشە بیت مەناعە بەرگری دروستەکەی بەڵام ئایا ئەم ڤایرۆسانە چەند جۆر ڤایرۆسن یاخۆ چەند جۆر بەکتریان کە مناڵ تووشەکە یعنی تەنها پەتای هەڵامەت کە ماوەی پێشوو هەبوو ماوەی زیاتر لە 200 جۆر ڤایرۆسە توشتەکە ئێکەواتە تۆ بێ لە ژیان تا بەلانی کەم و ئەگەر بەرگریش دروستکەی بۆ مەدەل حیات بۆ نە ڤایرۆسی توشبی ئەبێ 200 جار تووشی ئەم ڤایرۆسانە بیت بۆی بەرگری بۆ دروست و تووشیان نەبیت یعنی ها ئەگەر بەرگریەکەی بژمێنێتەوە ێ باش ئیلتیایی بەکتریا ئێمە حاڵەتێک هەیە 2 ساڵی ڕابردوو بەهۆی پەتای کۆڕۆناوە کەمترین مەڵاڵ تووشی پەتای وەرزی و پەتای ئینفلۆنزا بوو واتە بەرگریان بۆ دروست نەبوو ئەم ساڵ لەبەری بەرگریان نەبوو ئەم 2 ساڵی ڕابردوو ئەم ساڵ وەک تاویزێک مناڵان زۆر لە چاو ساڵانی پێشتر تووشە بوون بۆیە ئەگەر سیرکی پێش هاتنی کۆڕۆنا ئەگەر مناڵ لە ساڵێکە 4 بۆ 5 جار لە ماوەی ئەم ساڵەیە 6 جار تووشی پەتا بوو بێت بە ئینفلۆنزا و بە پەتای هەڵامەت و بە هەموو حاڵەتانە سیرەکەی ئەم ساڵ هەبوو لە مانگێکا 3 بۆ 4 جار توش بووە واتە ئەمە چی ئەگەێنێ تاویزی پارە واتە مەرجنیە مناڵە مەناعیکەم بێ بەداخەوە من چەندین نەخۆشم بینیوە سەردانی کردوم کاڵە دوکتۆر وەڵا فڵان پێیان وتوین مەناعی نەماوە مناڵەکە و نەخێر بە هیچ شێوەیەک هەموو جارێ و مناڵەکە بۆ مێهێنن لە دوکتۆر ئەمە 2 مانگە چاک نەبووە سیرەکەم نەخێر چاک بووە ئەم هەفتەیە تووشی ئەم پەتایە بووە لەم پەتایە چاک بۆتەوە 10 ڕۆژی تر تووشی پەتایەکی تر بووە 2 هەفتەی تر تووشی پەتایەکی تر بوو کە جیاوازە لەمەی پێشووتر واتە ئەمە مانای ئەوە ناگەێنێ کە مناڵە بەرگری نیە بەڵکو مانایەوە گێنێ ئەم مناڵە ئەم 2 ساڵی ڕابردوو تووشی ئەم پەتایانە نەبووە ئەم ساڵ تاویزێکە ئەبێ توش بێ بۆی بەرگری بۆ دروست بێت بۆیە بە هیچ شێوەیەک قەلەقی ناوێت تەنها ئەوەیە کە چارەسەر وەربگرن و بە هیچ شێک ئەو بابەتە ناکرێت گەورە بکرێت یعنی ناکرێت تەواوی مناڵی ئەم وڵاتە مەناعی نەبێت یعنی سیرەکەی مناڵ هەیە یەک دنیا فەحسی پێکراوە وەڵام مناڵەکەی تۆ مەناعی نییە یەک دنیا چارەسەری بۆ داناوە وەڵام مناڵەکەی تۆ مەناعی نییە ئەمە بۆ مەناع زۆر باشە نەخێر بە هیچ شێوەیەک ئەمە دروست نییە ئەمە تەنها ساختکردنەوەی یاخود سپیکردنەوەی ئەم دەرمان و ئەم فەحسانەیەکە بە خەڵکی هەژاری ئەم وڵاتاکرێت زۆر باشە کاکتۆر گرنگە دایک و باوک بزانێ ئەم پەتایی کە ئێستا مناڵەکەی توش بووە ڤایرۆسیە میکرۆبیە چه جۆرە ڤایرۆسێکە و لە هەمان کاتە کەی پێویستەکە منداڵەکەمان بەرینە نەخۆشخانە ئایا هی پێشەوەی بیبێرە نەخۆشخانە هیچ چارەسەرێکەیە لەوەی کە ئێمە پێویست نەکە بیەینە ناو 100 منداڵ 50 منداڵ 20 منداڵ کاکە 4 منداڵ لە ژوورێک شاکە خوێنراون پرسیارە جدێکە ڕێگەوێت تامان جوانتریشتی وەڕژات من دایم ئەمە باسەکەم چی گرنگە ئەوە گرنگە یەکەمیان خەڵک چ کاتێک پێویستەکات سەردانی نەخۆشخانە بکات چ کاتێک پێویستەکات ئایا گەل لە ماڵەوە بێ ئەمانە کرێ لە ماڵەوە چارەسەر وەربگرنیان نا چارەسەرەکان لە ماڵەوە چین تامان ئەگەر مناڵێک پەتای گرت ئەگەر تای زۆر بەرز نەبوو ئەگەر هۆشی باش بوو ئەگەر خواردنی باش بوو شانەوەی زۆر نەبوو سکشوری زۆر بە قۆتی نەبوو بۆ نمونە خوێنی لەگەڵا نەبوو پیسایەکەی لێوشین بوونەوەی نەبوو هەناسەدانی زۆر سەریع نەبوو ئەکرێت لە ماڵەوە ئەم پەتایانە
بە تایبەتی ئەمانە کە ئەم شتانەی نەبوو لەگەڵ بەکتریاشان نەڕات تاوان بە زۆر لەگەڵ ڤایرۆس ئاڕوا ئەکرێ هەر لە ماڵەوە چارەسەر وەربگرێت بە پێدانی شلەمەنی زۆر پشوو وەرگتن دەست شۆردنەوە بەباشی یعنی بە تایبەتی بەکارنێهێنانی کەوچک و ئامێرەکانی تر خاولیە قاپی یەکترە پەرداخی یەکترە بۆی نەگوازرێتەوە بۆ ئەوانی تر ئەکرێ هەر لە ماڵەوە چارەسەر بن ئەگەر ئەم حاڵەتانەی هەبوو باشترە تەنانەت ئەگەر ڤایرۆسیش بێت یەکسەر سەردانی نەخۆشخانەکە بۆی چارەسەر بگرێت بۆی مناڵەکە زیانی پێنەکە یعنی گرنگترینشی ئەوەیە لای ئێمە لای خەڵکی ئێمە گرنگ نییە خەڵک بزانێ ئەمە چۆنەکرێ چی گرنگە بەس ئەمە نەزانیاری هەبێ چ کاتێک پێویستەکە سەردانی نەخۆشخانەکە چ کاتێک پێویستەکە لە ماڵەوە چارەسەر وەربگرێت یعنی ئەمانە بەڕاستی زۆر گرنگن چونکە لەبەر دوو هۆکار یەکەمیان بەداخەوە هەندێک جار لەبەر ئەوەی کە لۆدێکی زۆر لەسەر نەخۆشخانە دروستە بێت ئێمە چەندین حاڵەتانە بە تایبەتی لە بارودۆخی ئێستا کە نەخۆشی مناڵان زۆرە تەنان لۆدی بە شێوازێک دروستە بێت بۆ بەتایەتی بۆ مناڵانی کە پێویست ناکە سەردانی نەخۆشخانەکەن سیرەکەی واولیەکە تۆ فریای ئەوە نەکەویت کە ئەو نەخۆشانەی کە هیلاکن بارودۆخیان خراپە ناتوانانی وەکویست چارەسەریان بۆ بکەی لەبەر ئەو لۆدە زۆرەی لەسەر تا بۆی ئەو مناڵانی کە پێویست ناکە ئەسڵن سەردانی نەخۆشخانەکەن ئەوە یەک دووەمیان لەبەرەوەی ئەو مناڵانە زۆر جار کە پێویست ناکە سەردانی نەخۆشخانەکەن سیرەکەی سەردانی کلینیکە تایبەتەکان یا دەرەوە ئەم عیادەی لا کۆڵان و ئەم لاولای پێڵن دەرمانێکی زۆر بێشوماری پێدرێن ئەم دەرمانە زۆرە بێشومارە زیانی زۆرە یعنی تەسەوڕ ناکەی زۆر جار هەیە مناڵ خواردنی نەخوادۆ لەبەری دەرمانی زۆری وەرگتەوە مناڵ مەڵەعی نەماوە لەبەری دەرمانی زۆر وەرگتەوە مناڵ گورچیلەی وەستاوە جگەری وەستاوە بوێران بووە لەبەری دەرمانی زۆر وەرگتەوە مناڵ یعنی بەرگری بۆ بەکتریای وا دروست بووە تەنانەت هیچ دژە بەکتریا کاری لەسەر ناکە لەبەری مناڵ پێشتر ئەوە دژە بەکتریای وەرگتووە ئیتر بەکتریای زۆر خراپ دروستە بێ بۆیە بەکارنهێنانی ئەم دەرمانانە لەوانەیە خەڵکێک بڵێ ئێستا من مناڵەکەی خۆم کەمترین دەرمانی دژە بەکتریای وەرگتووە ئەسڵان کەمترین دەرمان وەرەگرێ بەڵام ئەگەر مناڵێکی جیرانم مناڵێکی هاوشاریەکەم مناڵێکی هاوڵاتەکەم یعنی لامان وڵات شابین دەرمان زۆر وەربگرێ مەترسیە بۆ سەر مناڵەکەی من بۆچی لەوانەیە ئەم بەکتریایەک دروستکە لە جەستەیە کە بۆ هیچ شتێک لەو دژە بەکتریانی لە وڵاتی هەیە ئەوەی نەبێت ینی وەڵامی نەبێت لەوانێ سپێنێ ئەو بەکتریا بۆ مناڵەکەی من بگوازێتەوە تووشیکە بۆیە ئەم خەمێکی گشتیە ئێمە بێ هەمومان کاری لەسەر بکەین ناوێ بڵێین تەنها خەمی مناڵی خۆمە ئەبێ خەمی مناڵی هەموویمان بێت ئەبێ هەمومان بەیەکەوە کار بکەین کە چۆن یەکێک لە ئەمریکاوە لە ئوسترالیاەوە دێکار لەسەر ژینگەی کوردستانەکە لەبەری ژینگەی کوردستان لەوانەیە مەترسی بێ بۆ سەر ژینگەیەوان بە هەمان شێوە مەسەلەی بەکارهێنانی دژە بەکتریا و دەرمانی ناپێویست ئەبێ هەمومان بە یەک پارچە کاری لەسەرکەین هەمومان هەوڵ بین ئەم چ بابەتە چارەسەرکەین چونکە مەترسیەکی زۆر گەورە ئەبێت لە داهاتوو لە ئێستاشدا لە ناو مەترسێداین بۆ سەر مناڵانی خۆمان مناڵانی دەوروبەر هەمووی بۆیە گرنگە بەڕاستی هەمومان کارێکی جدی لەسەر بکەین بۆی ئەو بابەتە بە زووی چارەسەر بکرێت ناتوانین بڕی بکەین تەنان لە وڵاتی پێشکەوتەکانیش ئەو بابەتە مەترسی جدی هەیە بەڵام لە وڵاتی خۆمانە کە ڕقابە و چاودێری وەک پێویست نییە خۆتە نەزان بازارەکە چۆنە مەترسیەکە زۆر گەورەترە زۆر تسناکترە بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر پشدار عەبدوڵڵا بەڕێوەبەری نەخۆشخانەی مناڵان زۆر سپاس کە ڕاستەوخۆ لەگەڵمان بووی سپاس بۆ تەواوی زانیاریەکانت بەڵازیزان ناوبڕێکی کورت وەردەگرین لە بابەت و بڕگەکانی پامی ڕۆژپێتان دەگەین و لەگەڵمان بمێننەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی برنجی ڕۆبەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت برنجی مەحموود کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێ کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن پۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە
کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەبین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمەی گیانی و لێدوڵەتی ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. سوشیمان حسین ڕێی کەوتووە تا قەتەر لەوێ ڤیتیەکی بۆ ئامادە کردوین لەسەر جواننووس و خۆشنووسێکی تایبەت کە کووردە لەوێ شوێنێکی گرنگی پێسپێراوە ئەم پیشۆمەهارەی خۆی لەوێ بەرجەستە دەکا بابزانین حسین ئەمەی چۆن بۆ ئامادە کردوین کە سپاسی دەکەین پێکەوە بینەریە و ڤیتیەش دەبین. بەناوی خۆی گەورە و میهرەبان من ناوم نەهرۆ قادر ڕەشیدە جواننووس و نەخشە سازم مزەغریفم ماوەی 20 ساڵە کارەکەم لە بواری هونەری ئیسلامیە بەنسبەت کاری ئەم کارم کە لە وڵاتی قەتەر لە پایتەختی دەوحا پرۆژێ خرایە بەردەستم بۆ پێشکەشکردنی کاری هونەری و دیزاین بۆ موسسەی کەتارە حەی ثەقافی کەتارە کە شارێکی ڕۆشنبیریە لە دوایەوەی کەوا دیزاینم پێشکەشی ئەم موسسەیە کرد بە خۆشحاڵیەوە الحەمدولله لە ناو ئەو کێبڕکێیە توانیم ئەو کاری من هەڵبژێرێت بە بانگێشتێکی فەرمی ئێستا ماوەی ئەوە زیاتر لە 2 مانگ و نیوە لە دەوحەی پایتەختی قەتەرم بۆ جێبەجێکردنی کارێکی هونەری لە حەی سەقافی کەتارە کە ئەم پرۆژەیە بۆ کاسی عالەمی ساڵی ئایندەیە بە خۆشحاڵیەوە کە توانم بڵێم کاری هونەری ئیسلامی یەکێکە لەو شاکارە گەورانەی کە ئەتوانم بڵێم یەکێکە لە هونەرە باڵاکان کە الحەمدولله ئێمە توانیمانە لە ماوەی زیاتر لە 20 ساڵ کارکردنتیایە توانیمانە بیگەینە ئاستێکەوە کەوا لەسەر ئاستی مەحەلی تێپەڕێ بێتە ئاستێکی جیهانی ئەمە لە کۆتاییەکانی ئەم کارەکە خۆی ئەم کارە بەڕاستی حەی سەقافی کەتارە شاری ڕۆشنبیری کەتارە کە یەکێکە لە شارە زۆر جوانەکانی پایتەختی قەتەر دەوحا بەپێی بەرپرسانی باڵای ئیدارەدانی ئەم شارە جوانە خۆیان کە ئاماژەیان پێکردووە تەنها لەسەر ئاستی جیهانیە 2 کاری هونەری قبول کراوە یەکێکیان هونەرمەندێکی ئەمریکیە و دووەمیشیان کارەکەی منە کە الحەمدولله ئەوە جێگەی شانازیە و ئیشەکەشم وا لە کۆتاییایە کە بریتە لە کارێکی زەغرەفی سێبعدیە کە لەسەر ئەم مەدرەجانە وەکو دواییش بوو لە وێنەکانە ئینشاڵڵا ئیبینن کارێکە کە لە ئاستی هونەری زەغرەفەیە ئەمە پێشووتر وەکو کاری وێنەکێشان کراوە بەڵام وەکو زەغرەفە بۆ یەکەمین جارە ئەم کارە ئەنجامەدرێ.
ئینجازەش بەڕاستی من حەزەکەم ئالێرەوە یەکەم جار سپاسی کەناڵی یاسمانی پەیامەکەم کە ئەوە دلیلە لەسەرەوەی کەوا دڵسۆزانە لە خزمەتی هونەری ڕەسەنی ئیسلامیان کە من جێگەی دەستخۆشیە سپاسانەکەم کە بەسەر منتان بەسەر کردوەوە لەم کاتی کارکردنما و سپاسیش بۆ ئێوە کە لە خەمی ئەوان کەوا هونەری ئیسلامی کە ئەتوانم بڵم هونەرێکی لەبیرکراوە هونەرێکە مێژووی 1000 ساڵی هەیە 1000 ساڵ یعنی بەڕاستی هیچ هونەرێکی لە ڕووی کۆنیەوە ناگا بە هونەری ئیسلامی ئەمانەی ئێوەش کە ئێوە هاتوون ئەمەش خۆی لە خۆیان جێگەی دەستخۆشیە و ئینشاءالله بێتە هۆی ئەوەی کەوا بەردەوامی لەسەرم کارانە ئەنجام بین. جواننووسی و نەخشەسازی لە هونەری ئیسلامیدا مێژوێکی کۆنی هەیە و لە ئێستادا تا ڕادەیەک لەبیر کراوە. نەهرۆ قادریش یەکێکە لەوانەی کەوا دەستێکی باڵای لەم هونەرە هەیە و بەکارەکانی لە هەرێمی کوردستان سەرنجی دەوڵەتی قەتەری بۆ خۆی ڕاکێشاوە و ئەم پرۆژەیەی لە گەشتیاریترین شوێنی قەتەر پێسپێردراوە لە داهاتووشدا بەنیازی کاری گەورەتر و باشتریشە. حوسێن محەممەد تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ قەتەر. سەر بابەتی دووەمی پەیامی ڕۆژمان ئەگەر وەکو دەریچەیەک بچینە ناو بابەتەکەەوە سێری ئێستەی هەڵەبجێ شەید بکەین دەبینین هێشتا سەوارە ژینگەیەکان لە هەڵەبجە ماوەکە لە تاوانەوە هاتووە ماسەوارە و دوایەوەی کە کیمیاباران کراین هەتا دوسێ ساڵی پێش ئێستش کە هەندێک ئەرزیان هەڵدەدایەوە هەندێک دەتوانم بڵێم تەقەمەنی هی سەردەمی بۆمبارانی هەڵەبجە کە ماوەتەوە یاخۆت ساڵ شەڕی نێوان ئێران و عێراق کە ئێستاژ سەوارەکەی بە شوێنە مەرزیەکان یا سنوورەکانی نێوان عێراق و ئێرانەوە ماوە کە زۆر جار دەبیستین کەسێک بەهۆی مینەوە گیان لە دەستدەدا یاخۆت قاچێکی دەپەڕێت هەموو ئەمانە دەچێتەوە سەر و تاوانانەی کە ژینگە تێیدا خەسارۆمەند بووە بۆیە بابەتەکەی ئێمە ژەمڕۆ میوانداری بەڕێز مامۆستادارا محەممەد ئەمین کردووە کە دکتۆراکەی وەرگرتووە لە تاوانە ژینگەیەکان بابەتی ناوڕۆکی دکتۆراکەشی لەسەر ئەمەیە قسە لەسەرم بابەتە دەکەین مامۆستاگەن زۆر سپاس بەخێر بێت. زۆر سپاس بۆ پیرۆست بێت لەوەی کە دکتۆراکەت بەدەستێناوە لە بابەتی ژینگەکەدا کە متەخەسیسی خۆتە وەروەها بیریشمان نەچێت لە کابینەکانی ڕابرد و جەنابەت بووی لەوەی کە توانیت وەزارەتی ژینگە بخەیتەوە سەر پێ و دروستی بکەیت. زۆر سپاس بۆیەوە بابێنە سەر بڕائین ئەوەی کە بەحسەکەت ئامادەت کردووە دکتۆراکەت ناوڕێکی ئەم دکتۆرایە چییە مامۆستا ئەگەر ئاماژەیەکی پێ بکێ بۆمان. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان من لە ڕاستیە لەبەرەوەی خۆم هەم حەزێکی ژینگەیی و هەم گرنگیدانێکی تایبەت بە ژینگە و کارکردن لەو وارە وا لێ کردم کە هەم نامەی ماستەرەکەم کاتی خۆی و هەم دکتۆراکەشم لەسەر بابەتی ژینگەی بێ. ژینگە بۆ خۆی بابەتێکی زۆر فراوانە و زۆر بواری جۆرا و جۆری هەیە. ئەوەی من باسم کردووە لە نامەی دکتۆراکەمە ئێمە لە هەرێمی کوردستان ژینگەکەمان ڕوبەڕووی مەترسی زۆر بۆتەوە. مەترسیەکان جۆرا و جۆرن هەندێکیان پەیوەندی هەیە بە سەردەمی جەنگ و ئاسەواری جەنگەوە لە ناوچەکە هەندێکشیان پەیوەندی هەیە بە جموجوڵ و چالاکیە مەدەنیەکانەوە پرۆژە مەدەنیەکان کە ئەوانە شتێک دەری ژینگەن لە بوونی ئۆتۆمبیلەوە بیگرە تابوونی ئەم هەموو کارگەی هەیە تا دەرهێنانی نەوت و غاز کە ئەمە هەمووی ژینگەی پیس کردووە کەژڵین ژینگە کۆمەڵێک ڕەگەزی هەیە ئاو هەوا و خاک و تیشک و سروشتە بەدار و درەخت و گیان لەبەرەکانەوە ینی هەموو ئەمانەت یا زەرمەند بوون یا لە ناو چوون یا پیس بوون. بەڵام ئەوەی من زۆر تەرکیزم کردوێتە سەری لە نامەی تێزی دکتۆراکەم تایبەت بە پیسبوونی ژینگە یاخود تاوانە ژینگەیەکان بەهۆی جەنگەوە
لە هەرێمی کوردستان کاڵێم هەرێمی کوردستان ئەوەی کە ئێستا پێڵێن هەرێمی کوردستان کە دیارە ئەمە بە شێوەیەکی قانونی لە دوای ڕوخانی ڕژێمەوە ئێمەوەکو هەرێمێکی فیدراڵ و دوجار دەتوانین بڵێن لەو ڕۆژەوە دە سووری عراقی نوێ لە 2005 دانراوە بەڵام من مەبەستم ئەو ناوچانەی هەرێمی کوردستان و دەرەوەی هەرێمی کوردستانیشە پێشەوەی هەرێمیش دروست بووێ لە سەردەمی ڕژێمەوە تا ئێستا چی کراوە بەرامبەری بە نمونە چەندێک لەو تاوانانەم هەڵبژاردووە بۆ نمونە تاوانی ئەنفال کیمیابەرانی هەڵەبجە شەری ئێران عێراق شەڕی کەنداوی دووهەم ئەمریکا لەگەڵ عێراق و تا تەنانەت باسی شەڕی ئەرهابیشم کردووە شەڕی تایفی ئەرهاب کە ئەوەش کارەساتێک وە کاریگەرێکی زۆری لەسەر ژینگە بەجێهێشتووە کە بۆتە هۆی تێکدانی سەرچاوەکانی ژینگە کە ئاو و هەوا و خاکە کەواتە ئەو کاریگەریانە چییە کە بەهۆی جەنگەوە کراوەتە سەر ژینگە ئەو کاریگەریانەی بەهۆی جەنگەوە لەبەرەوەی خۆی بە درێژایی مێژوو جەنگەکان وێرانکەری ژینگە بوون لە جەنگا بێڕەحمانە هەموو چەکێک بەکار هاتووە هیچیان بۆ نەکرابێ دار و باخ و ڕەزەکانیان سووتاندووە کە جەنگ بوو بێ لە هەر ناوچەیەەکە و تەنانەت کانیاوەکانیان وشک کردووە یا تێکیان داوە یا هاتوون ژەهر و دەرمانیان تێکردووە بۆی دوژمن نەتوانێت استفادەی لێ بکە لە کاتی جەنگا بەزەیان بە مەڕ و ئاژەڵ و پەلەوەرەکانی شانە هاتوێتەوە لە کاتی جەنگا وێرانکاری گەورە کراوە بە درێژایی مێژوو بەڵام گەبگەڕێنەوە بە مێژوو تاکە ئاسایەک یاخود شریعەتێک گرنگی بەو بابەتەدا بێ لە ئیسلامە کە لە ئیسلامە زۆر هەوڵی داوە لە جەنگا سنوورەکان نەبەزێندرێن بۆ نمونە هەر سوپایەکیان بەڕێ کردووە پیان وتون ئافرەت مەکوژن پیر مەکوژن مناڵ مەکوژن ئەوانەی خۆیان تەسلیمەکەن مەیکەن دار و درەخت مەبڕنەوە مەی سووتێنن ئاژەڵەکان مەکوژن ئەگەر چوونە شوێنێک هەنگیان هەبوو هەنگەکانیان مەسووتێنن مەیفەوتێنن ئەمانە هەمووی بەنەس هاتووە لەپەر پاراستنی ژینگە هەندێک کەسیش تەوان نمونەیەک دێننەوە لە شەڕی بەنو نەزیرە هەندێک لە دارخورماکان بڕانەوە کە زۆر جار ئەوانەی باش حاڵی نەبوون کەمە لە قورئانە هاتووە کاتێک ئەم کارە کرا خوای پەروەردگار ڕێگای لێ نەگرتن و ئەم کارەی بە تاوان دانەنا بۆ لەبەرەوەی ئەمە مەبدەیەک هەیە لە یاسای نێودەوڵەتی شایستا پێڵێن ضرورەتی عسکەری لەبەرەوەی ئەم دوژمن خۆی لەم شوێنە پەنادا بوو و کردبوویانە پەناگایەک بۆ پەلاماردان و شەڕ و ئاژاوەکانیان و هەموو ئەو دارخورمایانش کە بڕاون لە سیرایە باسەکە هەندێک لە زانایانی سیراڵێن 2 دارخورما بوو هەندێکشانەڵێن 4 هەرە زۆرەکەی ئەڵەن 6 هەن لەوە زیاتر نەبووە دوجاری لە هەموو ئەو جنگانەی لە ئیسلاما کراوە زۆر کار لەسەرەوە کراوە کە هەموو شێوازی پاراستنێک ببێ و تەنانەت ئەگەر لە شوێنێکە بە ناڕەوا دیلێک کوژرا بێ نمونەمانەیە خوێنی دیلەکەشیان داوە لەبەرەوەی کە ئەوانە ئەهلی جەنگ نەبوو نانویستە شەڕکەن و بەڵام هەر کوشتویانە دوای جەنگی جیهانی دووهەم وێلانکاریەکی زۆر گەورە بەسەر ژینگەدا هات بەهۆی ئەو چەکە پێشکەوتوانەی کە هەیە چکە چەکەکانی جاران سنووردار بووە بەهێزترین چەکی کۆن منجەنیق بووە بەڵام ئێستا چەکی کیمیاوی هەیە و چەکی ئەتۆمی هەیە و چەکی بایۆلۆژی هەیە و هەموو ئەوانە کاریگەری زۆر گەورە بەجێ دێڵن بە تایبەتی وەکو وتمان لە جەنگی جیهانی دووهەمە ئەمریکا چەکی ناوچی بەکارهێنا لە هێرۆشیما و ناکازاکی جگەلەوەی چەکی کیمیاوی بەکار هات ئەم هەموو ناپاڵم و ئەم جۆرە چەکە جۆرا و جۆرانە بەدەیان ملیۆن بەشەر و خەڵکی بێتاوانی کوشت کار لەوە دەرچوو هەر خەڵکی شەڕکەر بەرکەوێ خەڵکی مەدەنی لە ناو شارەکانیشە هەمووی کوژرا و تیاچوو ئاو هەوا پیس بوو خەڵک ئاوی پیسیە خواردەوەی کوشت ژینگەکە پیزە بوو تا دەیان ساڵیش کارەساتی هێرۆشیما و ناکازاکی خەڵکی ناتەواو لێوە لە دایکە بوو لەبەرەوە یاسای نێودەوڵەتی کەوتە خۆی چۆن سنوورێک بۆ ئەمانە دانن کە تا ئێستاش نایانتوانیوە لە جەنگە هەر پێشێلکاریەکری بەڵام لە ئیسلام ئەم بابەتە گرنگی تایبەتی پێدراوە چونکە هەچی کۆمەڵکوژیەک بێ قەدەغە کراوە وەڵام مۆستەدار ئایا بۆ نمونە ئەوەی کرد ناوی دەنین تاوانی ژینگەیی تەنها ئەوەیە کە سروشتێک دەدا یاخود بۆ نمونە لە جەنگی سووریا بینیمان چۆن شارێکی وەکو حەلەب وێران بوو ئەم شارە کە دەستکردە ژینگەیەکی سروشتی نییە کە تێگەچێ ئەمەشەر بە تاوانی ژینگەی ژمان ئەمە خۆی لە ڕاستیە ژینگە دوو بەشی هەیە ژینگەیەکەی پێڵەن ژینگەی سروشتی کە ئەوەیە خوا دروستی کردووە و دەستی مرۆڤیتیانە ژینگەیەکی تر هەیە پێوترێ ژینگەی شارستانی
ئەو ژینگەیە کە مرۆڤ خۆی دروستی کردووە لە شار و ئاوەدانیوەکەەوە بیگرە تا گوندێک و تا باخێک و ئەما ژینگەی شارستانیتەکەی مرۆڤ خۆی دروستی کردو تێکدانی هەرێکێک لاوانە تێکدانی ژینگەیە و کێشتێکێدا مرۆڤ خۆی کاتێک کە کیمیابارانی هەڵەبجە ئەکرێ ڕژێم چەکی کیمیایی بەکاردێنێ ئەم چەکە کیمیاوێ یەکەم بووە هۆی پیسبوونی هەوا کاتێک کە ئەم گازە کیمیاویە ژەهراویانە ئەچێتە ناو هەواوە مرۆڤ هەڵیەمژێ بۆ هۆی کوشتنی هەزاران کەسی بێتاوان ئەوەی نەشک و ژراک کەمەندان بوو یانە خۆش بوو کاریگەریەکە کاریگەری ئەم غازانە ئەچێتە سەر کانی واوەکان هەرەمێنێتەوە کاریگەری ئەماوە دەکیمیاوە چێتە سەر خاک هەڵیەمژێ ئەو بەرهەمەی لە خاکە بەرهەمێنی هەر کاریگەری بۆیە بەپێی هەموو راپۆرتی لێکۆڵ پزیشکەکان و راپۆرتی ڕێکخراوەکانی تایبەت بۆ بوارەوەکو ڕێکخراوی تەندروستی جیهانی وەکو ڕێکخراوی پرۆگرامی ژینگە بەنەوەتەوە گرتوەکان هەمووی دراسایان کردو لێکۆڵینان کردو لەسەر ناوچەی هەڵەبجە و دەوروبەری و تەنانەت ئەو ڕاپرسیانەش کە کراون لەسەر خەڵکەکەی دەرکەوتووە کۆمەڵێک نەخۆشی هەیە بۆ نمونە مناڵی نابەکام و لە بارچوونی مناڵ نەخۆشیەکانی چاو نەخۆشی سیەکان هەندێک جۆری کانسەر سەرەتانەکان شێرپەنجەکان هەتا ئێستا لە ناوچەی هەڵەبجە زۆرترە وەک بە بەراورد لە چەمچەماڵ کە ئەمە بە ئەحسایە کراوە ینی ڕێژەکە زۆر زیاترە بەرامبەر بەراورد بەڕانیە کارەساتی ئەو مادە کیمیاوی کە ڕەگەزەکانی ژینگەی گۆڕی و دوجار بۆ هۆی کوشتنی خەڵک دوجار بۆ هۆی ئیفلیچکردنی خەڵک ئەمە کارەساتەکەی ئەو جەنگە کار لە ڕەگەزەکانی ژینگەکە مرۆڤیش بەوە ئەژی مرۆڤ خۆ بەبێ ژینگە ناژی کە ژینگەکەی لێ تێکشووە بێتە هۆی کوشتنی مرۆڤەکە ئاوە کیمیاوی تێکرێ ژەهری تێکرێ مرۆڤی خواتەوەی کوژێ کەوابێ ئەم ڕەگەزانەیە کە تێگەچێ و دوجاری ئەو کارەساتە ئەنێتەوە جەک کێشەی گەورەی جەنگ ئەوەیە کارەساتە ژینگەیە کە تاوانەکە هەر لەو زەمەنایان یەکە ڕوەدا کتوپڕ یەک سەعات بێ و خەڵکێک تیاچێ بڕوە بەڵکو ئاساوارەکەی تا دەیان ساڵەمێنێتەوە هەتا ئێستا ئاساواری کیمیابارانی هەڵەبجە لەسەر ناوچەکە ماوە هەتا ئێستا ئاساواری تەقینەوەی تشرنۆبڵ کاتی خۆی کە وێزگەیەکی ئەتۆمی ڕووسی بوو لە تشرنۆبڵ تەقیەوە هەتا ئێستا لەسەر ئەو ناوچەیە ماوە و تا چەندین ساڵی هیچ سەوزە و بەرهەمێکی کشتتوگاڵی ئەو ناوچەیە بە خەڵکی خواردن ناتوە هەتا ئێستا پاژماوەی تەقەمەنیەکانی جەنگی جیهانی دووهەم لە هەندێک شوێنی ئەڵمانیا ماوە بەم هەموو ئیمکانیاتەوە و لە کوردستانیش زیاد لە 10 ملیۆن مین هەبووە ئێستا ئاساوارەکانی هەرماوە هەموو تیمەکان خەریکن و هێشتا پاکسازی نەکرا ئەمە هیچ ڕێگەچارەیەکی نی ئەمە بەدەر لە لەوەی کە باس کرد بۆ مینوشە ئایا هیچ چارەسەرێکی دیکە نیە بۆ پاکبوونەوەی مەسەرەن ئاو هەوا ئەمە چارەسەریەکان دووسێشت هەیە یەکەمیان ئەبێ خۆی ئەساسەن ڕێگری بکرێت لەوەی کە ئەم کارەساتانە ڕوونەدەنەوە بەڵام هەموو هەوڵێکی نێودەوڵەتی ئەوەیە کە ئەم چەکانە تەحریم کراوە تەجریم کراوە تاوانە و بەکارنێ و ئەوە کاری لەسەر کراوە دوو کە ڕووەدا یەکێک لە نیعمەتە گەورەکانی خوای پەروەردگار ئەوەیە پاکبوونەوەی ژینگە خۆی بەخۆی پاکەکاتەوە هەموو جوڵەیەکی ژینگە لە ئاو و هەوا پاکردنەوەی خۆیەتی بۆ لە حەدیسا هاتووەڵێ ئاوی وەستا و پیزمەکەن میزی تێمەکەن ئاوی وەستا خۆی پاک ناکاتەوە شتێکی زانستی ئەو ئاوانەی کە بەردەوام لە جوڵەدان و ئەڕوا خۆی پاکەکاتەوە ئەو جوڵە سروشتیانەی کە هەیە بەردەوام لە کارەساتی تشرنۆبڵازانیان ئەڵێ نەگەر بێت و ئەو بارانە بەلێزمە نەبوایە دوای کارەساتەکە کەوای کرد کە ژینگەکە بشواتەوە ئەگینا لەگەڵ هەوا و باوخۆڵە پاشماوەیەوە ئەتۆمیە زووربەی وڵاتانی دنیای لەگرتەوە کارەساتێکی مرۆیی زۆر گەورەیە خەڵقان یعنی خۆی پەروەردگار وای کردووە کە ئەم ژینگەیە بە وردەوردە پاک بێتەوە بەڵام بە دەرلەوە ئەرکی دەسەڵاتە کۆمەڵێک هەنگاو بنێ بۆ نەهێشتنی پاشماوەی ئەو جەنگە وەگەر ئەو کارەساتە با بڵێن ئەگەر ڕەگەزەکانی ژینگە هەر پاک نەبووە تەنانەت بیر لەو کاتەوە خەڵکەکەش بگوازێتەوە ئەرکی دەسەڵاتە ئەم تاوانە کە کراوە تاوانبارەکان بدۆزێتەوە بەشێکی گرنگی بەحسەکەی منە ئەوەی ئەم تاوانیان کردووە کێن ئەگەر تاکەکە سزا بدرێت ئەگەر دەسەڵاتێک کردوێتی ئەم دەسەڵاتەی کە فەرمانی کردو بە میشە بە پێی شەریعەت و بە پێی قانونیش ئەبێ ئەو فەرمانبەرە ئەو دەسەڵاتە سزا بدرێت باشە سزادانی کەسی تاوانبار چی لە چاکبوونەوەی ژینگە گۆڕێ ئەوە دوو بابەتی جیاوازە بابەتێکیان چاکبوونەوەی ژینگەوە کووتمان ئەرکی دەسەڵاتە کارکە بۆ پاکردنەوەی بابەتێکیان تاوانەکە ڕووی داوە ئەبێ بزانین تاوانبار کێیە و ئەو خەڵکەی کە تیاچووە کێ تاویزی یەکاتەوە کێ حەقی باتەوە ئەوەی کە تا ئێستا نەخۆشە کێ تاویزی یەداتەوە
لەبەرەوەی ئەمەی ئەم کارەی کردووە موسسەیەک وەکە پێڵێن دەوڵەت بەرپرسیارە کە دەوڵەت بەرپرسیارە واتە دەوڵەت دەبێت تعویزی ئەو خەڵکە باتەوە کە تا ئێساش زەرمەندە هەر کەسێک سەلماندی لە یاسایە ئەگەر بەهۆی پیسبوونی کارگەیەک لە نزیک ماڵانە بەهۆی پاشەڕۆی ئەم کارگەیەوە بەهۆی ئەو غازانەی کە ئەم کارگەیە دەریەکە بەهۆی ئەو دووکەڵی لەم کارگەیەوە دەرەچێت دراوسەکانی ئەم کارگەیە زەرمەند بوون ئافرەتێک مناڵێکی لەبارچوو دەرکەوت هۆکاری ئەم پیسی ئەم کارگەیە کە لە تەنیش ماڵەکەیانە کەسێککە هەستێکی لە دەزەدا دەرەکەوێت بەهۆی دانانی بورجی مۆبایلەکانە لە سەربانی ماڵەکان یا هی دراوسەکەیان کە ئەمە کاریگەری خراپیە ئەگەر سەلماندی حەقی تعویزی هەیە داوای تعویزەکە باشەمەوێ قوسێکمان بیتە لە بابەتی ئەم بورجانەیە هاوڵاتی ئێمە تا چەندە وشیارە لەوەی کە بورجێک لە سەربانی ماڵەکەیەتی یا لە سەربانی ماڵە دراوسەکەیەتی کە ئەم بورجە زیانی لێدا کەمەش دیارە هەرچاوانی ژنگەیە چۆن هاوڵاتی هوشیار بێت زۆر جار دەبینین هەندێک بابەت هەیە دەوروژێنێ دەڵێ ئەم بورجە پارە داچە مانگانە بۆ خاوەن خانوو بەڵام دراوسەکانیشی ڕەنگە کارەبایان بداتێ یاسا و ڕێنماییەکان چۆنن هاوڵاتی چە مافێکی هەیە لێ بتوانێت سکاڵا تۆمار بکە خۆی بەگشتی لە بەرکارەکانی هەرێمی کوردستان و عێراقیشەوەیە کە ئەو بورجانە لەسەر شوێنی نیشتە جێبوونی گشتی قەدەغێ بەڵام بەداخەوە وەکو بیستومە لە هەندێک شوێن لە هەرێمی کوردستانیش لەسەر قوتابخانە یا لەسەر بینای خستەخانە یا لەسەر بینای فەرمانگەیەکی تری حکومی دانراوە و ئایا پارادەن بەو فەرمانگەیە چۆنە ئەوان نازانم وردەکاریەکی کاوە نابێ ڕێی پێ بدرێت دوجاری دانانی لەسەر ماڵانی شا لە وڵاتانی دنیا قەدەغێ بە هیچ شێوەیەک نابێ بەس بەداخەوە لێرە خەڵک ئەم بورجە دانێت تاوەرێکی خاتە سەر ماڵی خۆی ئەم تاوەرە ڕادێشنی هەیە ئەم هەموو دەنگ و ڕەنگی مۆبایلە هەمووی لە ڕێگای ئەم ڕادێشنەوە ئەم تیشکەوە گوازرێتەوە هەموو شێچێتەوە ئەم بورجە و لێەوە پەخشە بێتەوە لەبەرەوە بمانەوە نەمانەوێ ئەوە شتێکی زانستیە کاریگەریەکی زۆر خراپی لەسەر لایەنی مێشک و تێگەیشتون و دەرونی هەموو ئەو دەوروبەرە هەیە تا نزیکتر بێ بەڕاستی ناکرێت ئینسان لە پێناوی ئەوەی 4 ئەمپێر کارەبایە دەنێ خۆی تووشی ئەو مەترسیەکە یا لە پێناوی ئەوەی شتێک پارەی ئەدەنێ خۆی تووشی ئەو مەترسیەکە ئەبێ بۆ بورجەکان شوێنی تایبەتی خۆیان هەبێ و بە هیچ شێوەیەک ژێر ئەو ماڵانە ژێر ئەو بورجانە دانیشتوانی تیان نەبێت چونکە ڕاستەوخۆ کاریگەریەکی خراپ لەسەریان بەجێ دەڵێ کە بەداخەوە ئێستا زۆرە لە شارەکانی هەرێمی کوردستانە بەڵام ئەوەی یاسا قەدەغی کردووە دانانیەتی لەسەر شوێنە گشتەکان لەسەر ماڵانە بە یاسا قەدەغە نەکراوە بەڵام ئەو شتێکی سەلمێنراوە کە کاریگەریەکی خراپی بۆ سەر تەندروستی خەڵکێ یاسا هاتووە قەدەغەی کردووە بە خێوکردنی مانگا بەڕە ژینگە پیسەکە بەڵام بە هیچ شێوەیەک بە شێوەی ئەو ڕادێشنە نیە ئەو تیشکێک کە لە بورجێکەوە هەیە بێلانی کەم 500 مەتر لە ئاودانیەوە دووروێ ینی باشە بەخێوکردنی مانگایەک مانگا خەتەری زۆرترای ئەو بورجە ئەو 500 مەتر لە خەڵکەوە دوور بێ باشە دراوسەکانی ئەم بورجە مافی سکاڵایان هەیە ئەوەی کێکە لەو کێشانەی کە تا ئێستا لە یاساکانی ئێمە مافی سکاڵایان نییە بەڵام لە وڵاتانی دنیا ڕێگە پێنەدراوە و تەنانەت لە وڵاتی ئیمارات کەیسێکی ئاوا ئافرەتێک مناڵی لەبارچوو دوای مناڵەکەی لەبارە چێت چۆتە دادگا و وەسەلماندوویەتی لە پێی راپۆرتی پزیشکی کە هۆکارەکەی ئەو بورجەیە کە لە سەربانی ماڵی دراوسەکان دواتر دادگا بڕیاریدا بە کە کۆمپانیاکە تعویزی ئەو ئافرەتە بکاتەوە لەبری ئەو کارەسەدار ئێمە لەسەر شەقام پیاوێکە کوژن تەشخیص ناکرێ بەچی کوژراوە ئێستا مناڵێک کۆرپەلەیەک گەر لەبار بچێتە بەڵام ئەگەر بە دوواداچوونی بۆ بکەیت لە ڕێ راپۆرتە پزیشکیەکانەوە دەرەکەوێت بەس لە وڵاتی ئێمەوە کێشەکەی کە یاسا سەروەرنیە بە پێی یاسا بێ زۆرێک لەم کارگانەی ئێستا لە هەرێمی کوردستانن داخرێن لە شاری سلێمانی بە نمونە ئیڵێم کە ئێمە لێراژین لە ماوەی ئەم 2-3 ساڵەیە 13 بەنزینخانە کراوەتەوە کە بە پێی یاسا و ڕێنماییەکان نایاساین یا لە تەنیش قوتابخانن یا لەسەر شەقامی لە ناو ماڵانن چواردەوری یان شوێنی گشتی لە تەنیشتەوەیە کە کردنەوەی بەنزینخانە مەرجی هەیە تەنها لێرە مۆڵەت تازەش مۆڵەتی پێدراوە یعنی 13 بەنزینخانە کراوەتەوە کە بەداخەوە لەم زۆرێکی ئەمانە هی بەرپرسەکان نایی دۆڵەمەنێکە کە لەگەڵ بەرپرسێکا شەریکا بڕێکی نایاسای ڕێی پێدراوە ئەمە کارەساتەکەیە کە لای ئێمە یاسا سەروەر نییە و لە پێناوی بەرژەوەندی کۆمەڵێک خەڵکە بەرژەوەندە گشتەکە پێشێل کراوە و ژینگەکە پیس کراوە هەروەکۆی لە پێناوی ئەوەی لە جەنگە
دەسەڵات بڵێ براوەم ئەم شوێنەم کۆنتترۆل کردووە دێ بە چەکی ئەتۆمی یا بە کیمیاوی لێدا هیچی تیان نایڵێ ئیتر ئەمە براوی چییە؟ باشە کاک دکتۆر ئەی کارگەکانمان چی تا چەند ڕێنمایەکان جێبەجێەکەن ئەو کارگانی کە بەنمونە هەر خۆت ئەدانی بەداخەوە کارگەکان دوو جۆرن بەشێکیان تا ڕادەیەک تیمەکانی ژینگە سەردانیانەکەن و لەژێر کۆنتترۆل و ناچاریان کردوون فلتەر بەکاربێنن و هەنگاوی باش نراوە ئەوە جێگای دەستخۆشیەوە بێ بەردەوامیش بێ بەشێک لە کارگەکانەوەیە. گەورەترین کێشە کێژەی پرۆژەکانی نەوت و غازە ئەوانە بە زۆرترین ڕێژە ژینگە پیسەکەن. ئەم پرۆژانە ژێر چاودێری ژینگە نین. بە پێی یاسا هەر پرۆژەیەکی نەوت و غاز لەبەرەوەی زەوی تێگەدا نەک هەر زەوی تێگەدا ئاوی ژێر زەوی تێگەدا چونکە بۆ نمونە بیرێکی نەوت 1000 مەتر قوڵە ئەمە ئاوی ژێر زەویە لە 50 مەترەوە ئاوە هەتاکو 100 و 200 و 300 و هەتا گەیتە ئاوی ژێر زەوی کە دەریاچەیەکی ئاوە ئەم بۆری نەوتە بەناو ئەم دەریاچێ ئاوایە ڕوو هەمووی پیسەکە بۆیە بە پێی یاسای ژینگەی هەرێمی کوردستان و بە پێی یاسای نەوت و گازی هەرێمی کوردستان هەر کۆمپانیایەک بێ نەوت و غاز دەربێنێ ئەبێ باجێکی ژینگەی بدە ئەوەی لە کوردستانە خەڵک پێڵە شیرینی نەوت شیرینی نەوت لە یاسا ناوی نییە ناوی باجی ژینگەییە مادام لێرە بیرت لێداوە بۆ هەڵکەندنی نەوت باجەکەی پێڵم باجی ژینگەیی لە ناو خەڵکەوە باوە پێڵێن ئەمە شیرینی نەوتە چەند ملیۆن و چەند ملیار ئەبێ بدرێ و بۆ پێویستیاتی ژینگە سەرف کرێتەوە بەس بەداخەوە تا ئێستا ئەوە هیچی بۆ ژینگە سەرف نەکراوەت تا ئێستا هەموو شارەکانی کوردستان نانتوانیوە چارەسەری پاشەڕۆی ماڵان بکەن چارەسەری ئاوی زێرابەکان بکەن ئاوی زێرابی سلێمانیە چێتەوە ناو دەربەندی خان کە ئاوەکەی پیسە بۆ خواردنەوە نابێ ئاوی ئاوەڕۆی ناوچەی دوکان و پژعف و قەڵاتزێ و ڕانیە بانی پشت دەرو بیتوێن ئەچێتەوە ناو دەریاچەی دوکان کە خەڵک جەنگیش نییە ئەمە تاوانی جەنگیش نییە تاوانێکی ژینگەییە کە لە ژینگەی سروشتی ڕوەدا ئەمە هەمووی تاوانە لە جەنگا پەلەوەر و باڵندە نامێنێ کۆمەڵکوژیە کرێ بەڵام ئێمە لە ئیسلامە کوشتنی مێرویە قەدەغە کراوە لە حەدیسی صحیح هاتووە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ مێروویەک قاچی یەکێک لە پێغەمبەرانی گەست ڕابردوو ئەڵێ ئەم پێچکە خۆتە ئەزانن یعنی جاری وا بۆ پێغەمبەرێک بۆ چەند کەسێکی دیاریکراو هاتووە بۆ گوندێک هاتووە ئەم پێغەمبەرە عەزێتی پێگا هەموو شاری مێرووەکە تێگەدا بێکەوە یا کۆمەڵێک مێرووی تر لە داخە لە تاو ئازاری خۆی کوژێ خۆی پەروەردگار ڕخنەی لێگرێ و عیتابی لێگرێ فەرمێ ئەوەی کە تۆی کوشت ئەوەی کە تۆی گازی لە تۆ کرد یەک مێروو یعنی نەئەکرا هەرەوە مێرووە کوژی ئەمە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بۆ سەحابیەکانی باسەکە کە دروست نییە ئێوە مێرووێک کوشن لە جەنگێکە باڵندەیەکی بینی ئەهات لەبەر دەمی ناڕەزایی دەرەبڕی وەکو باڵندەکە سکاڵا بکە حەدیسی صحیح ئەڵێ پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم لێی تێگەیشت بانگی بیارەکانی کرد بە ڕێگا ڕۆیشتن بەرەو جەنگ بڕۆن وتی ئەمە شکاتی هەیە کوا بەشکەکانی وتیان وەڵای ئێمە گرتومانە فەرمووی چۆن ئازاریەدەن بەشکەکانی بەردەن یعنی ئیسلام پارێزگاری لە باڵندەیەکەکە لە مێروویەکەکە تر تا ئاگاتە مرۆڤ بۆ گومانی تیان یەک شتنی مرۆڤێک لە وێرانکردنی کعبە گەورەترە بەڵام ئەوەیە لە سای ئەم شارستانیەتی ئێستا لە دنیا هەیە کوشتنی مرۆڤ و تاوان بەرامبەر یاسام دەمەوێت مافی هاوڵاتی لەم تاوانە ژینگەیانەیە بزانم نمونەیەکی تر ئەوەی کە دەربەنی خان ئاماژەت پێکرد دەمێکە دەربەنی خانیەکان ئەمە هەوارە دەکەن بەڵام مافەکانیان چین چۆن دەتوانن سوودمەند من لاوێکی پاک لەوەی کە کێ بەرپرسە لەوەی کە ئەماوی دەربەنی خانە پیسەکرێەوە کێ دەبێت سزا بدرێت کێ مافی سکاڵای هەیە دانی کێک لە مافە سەرەتاییەکانی مرۆڤ لە هەموو دنیا دابینکردنی پێداویستە سەرەتاییەکانیشیانە کێشێک لەوانە ئاوی خواردنەوەی و ئەرکی سەرشانی دەسەڵاتە لە هەر شوێنێکی ئەم دنیاە بێ ئەو پێداویستە بۆ خەڵک دابینکە هەرێمی کوردستان یەکێک لە کێشە گەورەکانی ئەوەیە تا ئێستا ئێمە هەرێمێکی دۆڵەمەندمان هەیە بە سامانی سروشتی یەکێک کە سامانە سروشتەکان ئاوە کێشەی گەورەی دنیا نەبوونی ئاوی شیرینە ئاوی دەریا زۆرە ئاوی سوێر بەڵام کێشەی گەورەی وڵاتان ئاوی شیرینەکە نییە جەنگە لە نێوان 5-6 وڵاتی ئەفریقی لەسەر ئاوی نیل کێشە هەیە لە نێوان عێراق و تورکیا لەسەر ئاو لەسەر عێراق و ئێران لەگەڵ عێراق و ئێرانە کێشە هەیە لەسەر ئاو
ئێمە ئاوی شیرینمانێ ئەمە ئەوە سوودی لێوە ناگرین بەنداوی زۆر کەممان هەیە تەنهاوانن کە ڕژێم کردوونی یەک دوو بەنداوی تری بچوو کراوەتەوە ئەمە وای کردووە ئاوی خواردنەوەمان وەک پێویست نەبێ دەوڵەت نەیتوانێت کۆمەڵێک بەنداوی تر بکاتەوە نەیتوانیەوە ئاوی ئاوەڕۆکان لا بدا لەسەر بەنداوەکان یان خۆی قۆناغی یەکەم و دووەم پاکی بکاتەوە کە زۆر ئاسانە پاگەکرێتەوە لە وڵاتانەوە ئەوە بەکار دێتەوە یخۆرە ماوەیە چێتە ژێر زەوی پاگە بێتەوە جارێککە بەکاردی ئەنی دەوڵەت دەتوانێت پرۆسەیەکی وا بکەوە ئەوە پیس نەبێ و چۆن ئاوی خاوێن بگەێنێ بە خەڵک کۆمەڵێک هەوڵ درراوە مەسرفێکی زۆری شەکەن بەڵام نانتوانیوە تەنانەت ئاوی خواردنەوە بە خەڵکەکە بگەێنن وەگەر دراسەیەک و لێکۆڵینەوەکی ورد بکرێت بەشێک لە نەخۆشیەکانی ئەو خەڵکە خواردنەوەی ئاوی پیسێکە تا ئێستا بەداخەوەڵێم حکوومەت نەیتوانیوە وەکو پێویست بۆ خەڵقی دابین بکە ئەم کێشەیە هەم لە عێراقەیە هەم لە هەرێمی کوردستان هەیە لە کاتێکەوە کوتم ئێمە دەوڵەمەندین بەم ئاوی شیرینە لانی کەم لە وەرزی بەهار و زستانە کە ئاوێکی زۆرمان هەیە ئەتوانین کۆی کەینەوە بۆی تووشی ئەو بێ ئاویە نەبین و تووشی ئەوە نەبین کە ئاوی ئاوەڕۆ و ئاوە پیسەکانی تێکەڵاوی ئاوە پاکەکان ببێ بەس بەداخەوە تا ئێستا وەک پێویست کاری بۆ نەکراوە بەڵێ زۆر سپاس بە بەڕێز دکتۆر دارا محەممەد ئەمین بڕوانامەی دکتۆرە زۆر سپاس زۆر سپاس بۆ ئامادەبوونت خۆشحاڵ بووم سپاسدانەکەم بەڵ عزیزان فیچەرێکمان هەیە لەسەر فەرش با پێکەوە بینێرەوە فیچەرە بین مێوەکو کۆمپانیای فەرشی خوری ماوەیەکی زۆرە خەریکە میشێت تقریبان 10 ساڵ و 2 ساڵ خەریکە میشێت یعنی ماوەیە چەند ساڵانێکە بە بۆ ئەم کارەبارەوە خەریکین یعنی بە گوێرەیەکی باش شارەزایمان لە میشە هەیە لە چەند شارەکانی دیرۆک و سلێمانی و فەرعەکانمان لێ زیاترە ئەمە یەکەم فەرعمان ناو شاری هەڵگرێت فەرشی خوری موادەکەی جیاوازی لەگەڵ احتیاجی چۆنە احتیاجەکان مادەی لە ئینتیاج بەکارهاتووە بەڵام فەرشی خوری 100% خوریە یعنی بەبێ هیچ موادێکی لایلۆن موادێکی تر بە زمانی باشترە بەشتن تێک ناچێت یعنی زمانی زیاتر زمانی 5 ساڵێکی زیاتر لەگەڵای شەریکات وەکو احتیاجەکان نییە تەرنکە پڕە یعنی کێشیان سووک بێت بۆ خانمان یعنی هێتە ژوورەوە ئەڵێ حەزەکەم سووکتر بە لەوەی خورەسەر بێت شتێکی کەشخۆ باش بێت یعنی جیازیان زۆر لەگە فەرشی احتیاجی لە بچووکترین شتە تا گەورەترین شت جیازی هەیە فەرشە خوریەکان یعنی هەتا ڕەنگیان دیقەیان ڕەونەقی فەرشەکانیان ئەوانە زۆر فەرقی لەگە ساڵانی ڕابردوو ستا شتی زیاتر مۆدێرن ئەوانە زۆر فەرقی هەیە جاران پێشە کلاسی و چەند ڕەنگێکە بوو بۆ نەس ڕەنگی قاوەی سوورمان تا زیاتر لە ڕەنگان لە 12 ڕەنگە هیچ فاشە لاژ ڕەنگەمتری نییە ئێستا شتەکانی عین زۆر گەڕانە چە ساڵانی تر یەک هەیە بۆ ناو ئۆفیسێ هەیە ینی زیاترینیان بۆ ناو شوقەیە کۆمپانیایە جگە لە ماڵان یعنی ئێساوە هەرباوە بۆ ناو ماڵان چۆنڵی ئەوە شتێکی ڕسمیە بەڵام ئێساوانە دیقەتمان نابێت خەڵک بۆ ئۆفیسەکان تایبەتی خۆی بۆ ناو شوخە بۆ ناو شوێنێک تایبەتیەکانی خۆی یعنی ئێستا وەک ساڵان نەماوە بڵێ تەنها ناو ماڵە شتی زۆر جیاواز پێیا بوو لێرە سەی فەرشەکانەکە ئیتر بەپێی هەر ڕەنگێکە خۆی بێ بۆ لە هەر ئەو ڕەنگە بۆ نە بەدڵە لەو قیاسەکانە بۆ ڕادانکەن ینی جاران هەر کومبار بوو ئێساس فەرشەکە ناوە گوتر سەردامەژە بیا زمانی باشترە جوانترە و باشتریشە ساخ زۆر زیای کردووە لە چاو ئەو فەرشانە بۆ ناڵم پڕە یان زۆر پڕچندرا بۆ کاتی سەرما زۆر باشە و هەمەوینیش یعنی بۆ هەردوو وەرزگا سێ چوار وەرزەکە بێ پێویست بۆ ناو جاران یان سپڕای لێبێ یا خۆت نازانم کەپسی بۆ گڕی بە ژێرەکە جاران کەپسیان نەگڕی یان تا چا پێویستی بەوانەش ناکەن ئیترش خوا خەڵکی ژێر لە ژێری خۆی کەپسەکە ڕاقستووە لێک سێ بە چوار بۆ زیینەدان و ناوەڕاسی هەر ئەوەنە ئەمە هەر خۆی شەریکە سەمای عیسەماڵێکی دیاریکارێک 5 ساڵەکە هیچی لێ نایە ئایتر بە هەر شێوازێک بیش و کێشەی دی ئەوە فەرشە احتیاجەکان کەەوە گاژەمە ئاماژەمان پێ سەرەدا ئای فەرقێکی زۆری هەیە تو ێستا هەر چۆنێک ئەی شۆیت و هەر چۆنێک هەڵی خەیت و ڕایخەی کێشەی نیە ناڵە چونکە شەریکە زەمانیەکە نوع جۆری فەرشی زۆرمانێ لێرە بە نزیکەی 5,000 ڕەنگ و جۆری فەرشمانێ فەرشەکان ئێمە زیاتر خورین بۆ نمونە فەرشی من لە شوێنی تر باشانەوە شتێ بڕۆن بەڵام فەرشەکان ئێرە جیاواز لەوانەی دەرەوە تایبەتمەندیەکی خۆیان هەیە بەرهەند و مارکەی خۆمانن
ئێستا بۆ نمونە ئەم فەرشیانەمانە هەمووی بە ڕێژەی خوریە ئێسامیان نزبەی خوری زیاترە بۆ نمونە ڕەنگە فەرشێکی تر ئەو بۆ نمونەوەی بەرامبەرمان نزبەکە کەمێکەمتر بێ بەڵام ئەم نەوعانە نزبەی زیاتر بێ لێرە بە شانۆشتی وایش ناگەنێت ئەو جۆرەی ترمان هەیە بەرامبەر ئەمەماشیان نوعێکی زۆر باشە و ڕێژەی خوریەکەیشی 100% خوریە بۆیە خەڵکیش ئێستا خواستێکی زۆریان لەسەر ئەم مۆدێلانەیە کە ئێسام بۆ نمونامەیان هاتۆ جاران ئێستا بۆ نمونە باوی کلاسیک کوشتی وکە جاران مۆدێلەکان کلاسیک بوون زیاتر نەخشەکان خۆنتر بوون بەڵام ئێسام نەخشان هاتون ئەوانە مۆدێرنن ڕەنگی زیاتریان تێکەڵا ڕەنگەکانیان بۆ نمونە جیاوازترە لەگەڵ تاخمەکانە جوانترە گونجێ بە فەرشی خوری بۆ نمونە و فەرشەکە ئێستا خوری لە خوری دروستەکرێمەوە دەکەی جیاوازە لایلۆنی تیا بەکار نایە و فەرشانەکە لێرە هەمووی فەرشەکان زمانی 5 ساڵیان لەگەڵیانەوەیان نەوعێتیان جیاوازە لەگەڵ فەرشەکانی تر بۆ نمونەوەکە و فەرشەتەوە ئەگەر بیشۆری ڕەنگی ناڕات شی نابێتەوە ناتەقێت بچووک نابێتەوە نەوعێتی زۆر باشە طبعا خوری لەگەڵ شانەکان بۆ نمونەکە و مادەی لێ دروستەکرێت لایلۆنی لەگەڵا بەکاردێت شتی تری لەگەڵا بەکاردێ بەڵام ئەمانە 100% خۆرین و گەرمیشان طبعا فەرقیە و نەوعێتیشان زۆر باشە بۆیە خەڵک زیاتر ڕای لەسەرەتی ئێمە بەپێ و فەرعی ئێرەمان لە هەولێر فەرعێکی ئەوە نییە لە مێژا کرابێتەوە ماوەیەکی زۆر کەمە کراوەتەوە بەڵام شکر بۆخوا بازارێکی باشمانەیە چونکە خەڵکەکە زانێت کە ئێمە ماوادەکانمان باشەوەش نییە کە لێرە بەزان فەرعەمانە بێت لە سلێمانی چەند فەرعێکی ترشمان هەیە و مات بۆ نمونە کە باسی خواستی خەڵکەکەی بۆ نمونە هەر نەفەر ماڵێک و بە جیا بۆ نمونە داوای شتێکی جیا کات بۆ نمونە ماڵی وایە تاخمەکەی لەگەڵ ڕەنگێکا گونجە لەگەڵ شتێکی تر گونجینی وایە لەگەڵ مۆدێرن ناگونجێنی وایە لەگەڵ کلاسیکا گونجێت تر بە گوێرەی ناوماڵەکەیە ئەو فەرشانی کە لێرە هەیە براندی خۆمانە تایبەتمەندیەکیان هەیە بۆ خۆمانە ینی ئەوە نییە کە ئەم فەرشانە لێرە بێت لە بازارە نییە چونکە فەرشەکان بە ئەم جایمانە کە ئێمە دروستیەکەی هەمووی لۆگۆی خۆمانی پێوەیە تایبەتمەندیەکی خۆی هەیە نەک نەوەیەتی خوریەکەی مارکەکانیشیان جیاوازێ بۆ دەزوەکەی بەنوەکەی و بەنەکەی کە لێ دروستەکرێت بۆ وایە ئیتالی وایە ئەڵمانیا جیاوازەیەکی زۆری هەیە ئەگەر سەتا بۆ نمونە ئەگەریش دروست بکرێت هیچ بە هیچ شێوەیە هاوشێوەیەوە دەرناچێت. ئەوەی ڕاو فەرشی ئاوریشم جیاوازێکی زۆریە لەگەڵ فەرشەکانی ترە بوون منە ئێستا فەرشەمانەیە ئەمە ئاوریشمە ئاوریشمان تەبعەن فەرشی ئاوریشمانە مشتری تایبەتی خۆی هەیە بۆ نمونە هەموو کەسێک ناتوانێت فەرشێکی وا بکرێت چونکە سعرەکانیان لەگەڵ فەرشەکانی تر جیاوازی زۆرە و سەریان بەرزترە بەوەی تایبەتمەندی ماوادەکەی کە پێی دروست دەکرێت ئێستا لێرە فەرشی وامانەیە بە دەست دروست کراوە هەیمانە بە مەکینە دروست کراوە بەڵام 100% ئاوریشمەوە هیچ ماوادێکی تریتیا بەکار ناتوە. ئێمە لێرە هەموو جۆرە قیاسێکمانێ قیاسە ستانداردەکانمان هەیە و هەیمانە قیاسی ستاندار نییە قیاسی تەڵەوە هەموو قیاسەکانمانێ هەموو جۆرە قیاسێک لێرە بەردەستە بۆ نمونە ئێمە قیاسمانەی فەرشی هەر لەوحەیە بەڵام گەورەیە هەیمانەیینی هەڵواستن ئێستا بۆ نمونە و فەرشەی کە پشتەوە هەڵمان واسیە ئەوەیان کە بیننەوە لەوحەیەکی زۆر جوانە تعبیرەکات بۆ نمونە لە زمانی پێشتر کە چۆن فەرشیان دروست کردووە ئەم قیاسە بچکانشمانەیە ئەوانیش هەر هەم بە ئامان شێوە ئەتوانین سوودی لێ ببینن و هەڵی واستن شتی زۆر جوان و ناویش ڕۆمان بە کۆساگە ئیشتا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورەتان سپێرن خواتان خواتان لەگەڵ.